ڕۆژی پێنجشەممە گەلەریەکی فۆتۆگرافی لە پارکی منارەی شاری هەولێر کرایەوە تێدا وێنەی پێشمەرگە و گەریلا نمایش دەکران ئەم فۆتۆیانە لەلایەن ژمارەیەکی زۆر لە فۆتۆگرافەرانی بیانی و ناوخۆیی ئامادە کرابوون تێدا باسی قارەمانی پێشمەرگە و گەریلا دەکرا کەوا چۆن لە ماوەکانی ڕابردوو ئێستا ئامادەبوونە گیانی خۆیان لە پێناو خاکی کوردستان بەخت بکەن من هەستمان کرد گەریلا و پێشمەرگە ڕۆڵێکی زۆر پۆزیتیڤیان بینی لە پاشەکردنی با بڵێن داعش و گروپە تیرۆریستەکان هەم لە باشوور هەم لە ڕۆژئاوا پێمان خۆش بوو ئەو دووناوە بێکەوە کە با بڵێن پاراستنی گیانی ئێمە و هاونیشتیمانیانی ئێمەیان گرتوتە ئەستۆ خۆشبەختانە برادرانیش لەسەر ئەو دوو بوارە لەسەر ئەو دوو تەوەرای لەسەر ئەو دوو با بڵێن ڕەگەزا فۆتۆیان هەبوو ئەگەر بێت و گەریلاکان یانیش پێشمەرگە نەبێتن ئێمە بەڕاستی ناتوانین بکانە بە ئازادی دانیشین یان پێشانگا بکەین و یانیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بتوانین بە ئیسراحەت لە شوێنە خۆمان بجولێنەوە بڕۆین لە شارێک و بۆ شارێک تر بە هەمان شێوەش ئەگەر بێت و باشتر تەماشای بکەین دەبینین هێشتا بە شێوەیەکی بەرچاو احتمامیان پێ نەدرایە پارچە هەڵبەستێکم کە ئەمڕۆ لێدا لە گۆرانی شتێ بوو کە تەسویر بوو هەر وەکو فۆتۆگرافێکە لە خەیاڵ و مێشکی منە بوو خوێن بوو شەهید بوو و سەرەتایش دەزانم کە بەس سەرکەوتووە بین لە دوایەوە بە سەرکەوتوبوونی هێزی پێشمەرگە و گریلا بە تواو بوو تەواوم کرد. نۆک پێشمەرگە و فۆتۆگرافەرێکی بەشداربووی پێشانگاکە زۆر دڵخۆش بووین بەکردنەوەی ئەم پێشانگایە و ڕاستی دەستخۆشی لە ئەرک و ماندووبوونی و بەڕێزانەکەین کە ماندوو بوون بەکردنەوەی پێشانگایە و هەستمان کرد کە ڕێز لە توانا و ماندووبوونی ئەرک و ماندووبوونی پێشمەرگە ژیراوە و زۆر دڵخۆشین بەکردنەوەی پێشانگاکەی. فۆتۆگرافەرانی ئامادەبوو پێیان وابوو تاکە گەلەریە لە هەموو عێراق کە تایبەتە بە پێشانگای فۆتۆگرافی بۆیە لەم بارەیەوە پێویستە جێگای گرنگی پێدانی زیاتر بێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.